سڵاوەڕێیان تەواو داوای لێبوردنەکەم لەبەرەوەی دوو کاتژمێرمان فەرقە لەگەڵ کوردستانە. یەک دوو برادر پەیوەندیان کردوتیان وتوتە شەو لایڤ ئەەکەمەوە دەوا چێ درەنگیش بێت من لە خزمەتانم ئەگە پرسیارێ لەسەر باڵندە من لە خزمەتام هەر بە ڕێزێک پرسیارێ بێ لەسەر باڵندە لە خزمەتام. من نازانم لە تیکتۆک چۆنیە عەفو لە سڵاو لە تۆش کاکە THOX ئەگەر ناوی خۆشتمان بۆ بنووسی مەمنون دەبین بۆی ئەوەنە نەڵێن تو ئەو چوار حرفە نەخوێنینەوە مەمنونە بین. هەر پرسیارێکە بێ لەسەر باڵندە لە خزمەتین. وەبزانم ئەتوانی مایکیش بنێری ئەوەش تاقیەکەی نەگەری چێک مایکی ویزمن لە خزمەتام چکەی بینم ڕستمی مایکی تایە. خزمەت لە منەوە دەستی خۆش بێت کاکە هەڤەندجان هەلەند چامان کەس بووە. هەر پرسیارێکە بێ لەسەر باڵندە لە خزمەتین. چای منی مەمنونتم زۆر سوپاس دەکەم. وتم من نازانم ئەمەی یوتوبت بڵێن چۆنیە پێشوەخت دەبێ بیڵێن خۆی وەکو تیکتۆک خەڵکەی بینی وەکو فەیسبووک هەج بە ڕێزێ پرسیاریە لەسەر باڵندێ من لە خزمەتین. یوتوب بۆی خۆشە ئەو قەرەباڵغی و ئەو هینەیتیانێ بەڕاستی نا کێشەمان نییە مادەم ئێرە باش شتێکە من هەر لێرە ئیکەمەوە بەڕاستی چکە مەمانەیە ئەو ماوەی کە لەگەڵتان نابین توانین سوود بگەێنین چکە لە تیکتۆکەوە زۆر ناخۆشە کە ناتوانی وەڵامی هەموو پرسیارەکان بیتەوە.
کاتەکانی یوتوبیش نازانم چ کاتێک باشە بەڕاستی وە لە تیکتۆک هەچ کاتێ بیکەی فەرقی نییە هەنی هەست ئەوەی هەستم پێ کردووە. کاک هەلەنجیانە و کەوتۆتە سەرەوەی خۆت شوێنەکە و چۆن گونجاوە باشترین شت ئەوەیە بەڕڵاکردنیەتی لە ژووری تەیرەکانە بەس ئاوی بۆ دانەی ئیتر خۆی ئەمەنە ئەفرێ لە ژوورەکە هەرچی و چەوریەیکە ئەیگۆڕێ بۆ وزە و دائەبەزێ جاری وایە بە ڕۆژە دائەبەزێ یا دوو ڕۆژ شەوی گریتەوەی خەیتەوە ناو قەفەز بە ڕۆژ بەڕەڵایکەیتەوە گرنگەوەیە ئاوی لێبێ ژوورەکە و تینووی نەبێت. ئەوە باشترین ڕێگەیە یاخۆ دەتوانی خەیاری بیتێ بەس خەیار چکە خەیار هەم خواردنی شەو هەم ئاویشی تایە بڵێن تەڕە یا دەتوانی ئاویشی بیتێ بەس خەیارەکە لە هەمووی باشتە بۆی زۆر بخوا سکیە چێنێ بەس سکچوونێکی سروشتی نەک سکچوونێکی با بڵێن نەخۆش بێ بەعەکس زۆر باشیشە ناوسکیە ڕائەیە هەموو. نایلاقەی نییە بەسەر ئەوە خۆی ڕۆژێکە یا دوو ڕۆژە تا ئەو چەوریە ئەگۆڕێ بە وزە بەڵام بەڕڵاکردنەکەش باشە چکە فڕێ و بەو فڕینە هەرچی چەوریەکەی کا بە وزە بەڵام لەوەی هەمووی گرنگترەوەی ئەگەر تۆ بتێ بە شێوەیەکی تەندروست بێ بزانی هۆکاری چەوریەکەی چییەنی دوایەوە هەنێت تەیرەیە خۆی چەور ئەبێ بەڵام چەوریش تا چەوری فەرقی هەیە چەوری وا هەیە زۆ بەهێزە جاری وایە بە سێ چوار ڕۆژیش دای نابەزێنێ بەو شێوەیە چەوری واژەیە تەندروستە بێ کێشەیە جاری واژەیە چەوریەکە تۆزێ زۆرە زۆر بە ئاسانی دابەزێنرێ. بەس ئاوی بۆ دانێ ئەبێت دابەزێت با سێ ڕۆژ بەڕڵایکە چوار ڕۆژ بەڕڵایکە کێشەی نییە مویمێ بفڕێت ئەو کە برسی ئەبێت یا تەیرەکانی کە ئەبینێت زۆر جار تەیرەکەونە چەورە ناتوانێت بەس بە قاچی بڵین بە نینۆکانی بەس سەرەکەوە لەگەڵ باڵیە بەڵامیتە وردە ناچارە بێت زیاترە فرێ و کە برسیە بێت ئەو چەوری لەشی ئەگۆڕێ بۆ زە و گرنگەوەی کە تینووی بێ ئاوی لێبێ بیخواتەوە.
ئەو ئەگەر خەلیلی هۆرمۆنی هەبێت ئەویان نازانم بەڕاستی، بەڵام لە هەموو حاڵەتێکە بەو دوو ڕێگەی توانی بە ئاسانی دایبەزێنی، یاخود ئەگەر لە سلێمانی دەتوانی کارنیتینی بیتێ، کارنیتینیش باشە، بەس ئەوە کاتی زۆرترەوێ بەڕاستی. بەس گرنگەوەیە هۆکاری وتمان ئەگەر هۆکارەکەی هۆرمۆنی بێ پەیوەندی بەوە بێت کە گواسترابێتەوە لە دایک و باوکەوە بۆ یا هەچ هۆکارێکی کە بێت ئەوە مشکلێ، بەڵام من لای خۆم کەناریمەیە مەسەڵەن جاری وایە ئەمەنە چەورە ناتوانێت بفڕێ بەو شێوە بەرڵاکردن بە 2 ڕۆژ 3 ڕۆژ دایەبەزێنێ. ماشەڵا لە ئازیزێ بێت کەناری ستاندەر دەمووی کەناری ڕەنگا بەڕاستی حەجمی جوانە چکە نابێت لە 14 سانتیم و یعنی بێ حەجمی 14.5 بێت. تەمەەن وایە تر لەوانەیە 5 ساڵیکە ئەوەشمان پێوە نەمێنێت هەر ێسقانەکەمان بێنێتەوە. وڵی منیش بیرم چوو بۆ نازام چ کاتێک باشە لە یوتوبە چکە ئێمە دوو کات ژمێرمان فەرقە لەگە کوردستانە ئەو کێشەکەیە لێرە ئێستا تازە سەعات 10 زۆر چاکە و کاتەژە توانم زۆر جارە و کاتە هیچ کارم دەست خۆش بێ من سوپاس دەکەم دەست خۆش زۆر چاکە ینی 9 بۆ 10 یعنی کاتە 7 بۆ 8 وایە یاخود لە نێوان 8 و 6 باشە نیوە دوانە مادەم درەنگە با ئێوەش سەری ئێوەش نێشێنین ئینشەڵا لایڤی داهاتوومان هەوڵەیین ئەو کاتانە بیکەینەوە سبەی شەو من لە خزمەتتانام چایم وتان ماچەکەم ئەگە هەر پرسیارێکیش هەیە لە ئێستا من لە خزمەتام بۆ یەکسەر کتوب پڕیژ نەیبڕم لایڤەکە بە هیوای شەوێکی خۆشیش بۆ ئێوە شەوتان شاد کاتێکی خۆش خواتان لەگەڵ زۆر سوپاس